بەناوی خوا سەرەتا دەستخۆشی لە لیژنەی تیپە ملیەکانی تەکیەکەم کاستان بەکردنەوەی خولە ئێمە وەکو تیپی وەرچی شەبەنگ بۆ سێم جار لەسەر یەک توانیمان بگەینە یاری کۆتایی و توانیمان خەڵاتەکە بەرینەوە بۆ سێم جاریشە پلەی یەکەم بەدەست دەێنین و دەستخۆشی لە کەناڵەکەتانەکەم بەخێربن. پێشەکی دەستخۆشی لە لیژنەی تیپە ملیەکانی تەکیەکەین بەکردنەوەی ئەم خولی یاری بالا لە ناحیەی تەکیەی کاکەمان. داواکارین ئەم خولانە هەموو کات هەبێت و پێشکەوتوو بێت و زۆر بە پێشکەوتوی ئەنجامیاندا و پیرۆزبایی لە تیپی شەبەنگ و تیپی قەندیلەکەم بە یاری کۆتایی بەگەشتنی یاری کۆتایی. کەناڵی ئاسمانی پەیام یەکێکە لەو کەناڵانەی کە بەردەوام لە خەمی وەرشکارانی ناحیەکەماندا بووە بۆیە بەخێرهاتتان دەکەم. ئێمە وەکو لیژنەی تیپە ملیەکانی تەکیە جگە لە خولەکانمان لە تۆپی پێدا کە ساڵانە خولی پلە یەک و پلە دوو خولی یاریزانە دیێرینەکان ڕێخستینی مارۆسان خولی تیانسی سەرمێز دەکەینەوە لەگەڵ ئەم خولانەدا ساڵانە خولی بالە دەکەینەوە بە تیپەکانی ناحیەکەمان. ئەمساڵ 6 تیپی زۆر بەهێز بەشداری ئەم خولەیان کرد وە ژمارەی یاریەکانمان دەیاری بوو. ئەمڕۆ یاری کۆتایی ئەنجامدرا لە نێوان هەردوو تیپی وەرشی شەبەنگ و قەندیل پیرۆزبایی لە هەردوو تیپی وەرشی سەرکەوتوو دەکەم.